مانگی پیرۆزی ڕەمەزان بۆچی هەیە و لە هەمان کاتدا بۆچی ئەم مانگە پیرۆزە فەرز کراوە بەسەر مسلمانانە و مسلمانان ئەبێ بە ڕۆژوو بن. بله. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خواهی پروردگار لێت داواکارم بۆ خاتی اسمی عظەمت وڵاتمان پڕخێر و بەرەکەت و ئاوادانیکەی ڕەحمەت و بەرەکاتی مانگی ڕەمەزان یا رب العالمین، دڵمان ئاوادان کات، ماڵمان ئاوادان کات، وڵاتمان پڕخێر و بەرەکەت کات. دیارە مسلمانانی ئازیز خۆشحاڵین لە بەرنامەیەکدا سەبارەت بە وەڵامی ئەوەی کە ڕۆژوو یان ڕەمەزان بۆچی فەرز کراوە لەسەر ئێمەی مسلمانان. خواهی پروردگار وەڵاممان دەداتەوە و دەفەرمێ: يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. هو باوەڕدارینە فەرزمان کردووە لەسەر ئێوە ڕۆژووی مانگی ڕەمەزان، تەنها لەسەر ئێوە فەرز نەکراوە بەڵکو لەسەر گەلانی پێش ئێوەش فەرز کراوە. کەواتە فەرمانی کێیە؟ خوا سبحانه وتعالى. دوجار بۆ وەڵامی ئەوەی بۆچی فەرز کراوە خۆی پەروەردگار فەرمێ لعلكم تتقون. لە ئەنجامی بە ڕۆژووبوونی یەک مانگی ڕۆژووی مانگی ڕەمەزان گرنگە مسلمانان ببن بە خاوەنی تەقوا. کەواتە ڕەمەزان زانکۆی فێربوونی تەقوایە، زانکۆی دەستخستنی بڕوانامەی تەقوایە. ئەی تەقوا چییە؟ بەڕاستی تەقوا بە زمانی شیرینی کوردی واتە پارێزکاری، واتە پارێزبەندی، واتە جێبەجێکردنی فەرزەکان، واتە خۆپاراستن لە حرامەکان، واتە جێبەجێکردنی سونەتەکانی ڕەسوول الله صلی الله تعالی علیه و آله وسلم. بۆی بینەر و بیسەری ئازیزمان جوانتر حاڵی بێ. بەڕاستی تەقوا بریتیە لە حفظ النفس عما يؤثم، پاراستنی یەک بەیەکی ئەندامەکانت لە نەبەزاندنی سنووری خوا. پێناسەیەکی دیکەی کوردەواری خۆمان ئەگەر جوتیارێک فەلاحێک لە دەشت و دەرێک لە کەژ و کێوێک کاتێک ئەڕوا دڕک و داڵ هەیە چۆن قاچی دا ئەنێ بۆی دڕکێ نەچێ بە قاچیدا، یان چۆن خۆی هەڵەکات، یان ئەگەر جێگایەک لوغمی تێدا بێت چۆن بە حەذەرەوە ئەڕوات. تەقوا یعنی ئەوەی کە بەڕاستی ئازاد نیت لە وتن و لە بینین و لە بیستنە بەو مانایی کە هەرچی ببینی هەرچی ببیستی، چونکە ئەسڵ لە ڕۆژوا بریتێ لەوەی کە ئێمە فێرەکات لە حەڵال خۆمانەگرینەوە چ جایی لە حرام. کەواتە زانکۆی بە ڕۆژوبوونی ڕەمەزان جێبەجێکردنی فەرمانی خوای پەروەردگارە و پاشانیش بە دەستخستنی شەهادە و بڕوانامەی تەقواداریە.